موچەی مانگەکانی 11 چیان بەسەردێت؟ موچەی مانگیدا چارەسەر بووە و موچەخۆران خەیاڵیان لای دوو موچەکەی ترە. بەپێی زانیاریەکان بڕیاری خەرجکردنی موچەی مانگی دەی موچەخۆرانی هەرێم دراوە. بەپێی قسەی سەرچاوەیەکی ئاگادار لە ئەنجومەنی وەزیرانی هەرێم، کێشەی موچەی مانگیدا نەماوە و بەر لە کۆتایی ئەم مانگە دابەش دەکرێت. بەڵام موچەخۆرانی هەرێم خەیاڵیان لای دوو موچەکەی کۆتایی ئەم ساڵە. بەشێکیان ترسیان هەیە بە دەردی موچەی مانگەکانی کۆتایی ساڵی ڕابردوو بچێت کە ساڵی ڕابردوو موچەی سێ مانگەکەی کۆتایی 10 و 11 موچەخۆران فەوتە. بەپێی زانیاریەکان لە پشکی هەرێم لە بودجەی پارەی تەرخانکراو نامێنێت تا بۆ موچەی مانگەکانی 11 خەرج بکرێت. بەغدا لە سەرەتای ئەم ساڵەوە 7 تریلیۆن دینار و نیوی بۆ موچەی هەرێم ناردووە. بە خەرجکردنی موچەی مانگی دەش پارەی تەرخانکراوی موچە لەم ساڵدا نزیک دەبێتەوە لە 9 تریلیۆن دینار. لە کاتێکدا کە لە بودجەی ئەم ساڵدا 9 تریلیۆن دینار بۆ موچە دیاری کرابوو. بەمەش پارەی تەرخانکراو بۆ دوو موچەی کۆتایی ئەم ساڵ نامێنێت. سەرچاوەیەک لە حکوومەتی عێراق بە تیواری ڕاگەیان بۆ دوو موچەکە داوا کراوە گواستنەوەی دارایی بکرێت لە بودجە و وەبەرهێنانی هەرێمەوە بۆ بودجە و بەکاربردن تا گرفتەکە چارەسەر بکرێت. بۆ ئەمەش پێویستە وەزارەتی دارایی با ڕەزامەندی پەرلەمان ئەو گواستنەوەیە بکات تا تەرخانکراوی دارایی بۆ ئەو دوو موچەی موچەخۆرانی هەرێم دابین بکرێت. سەرچاوەکە وتیشی وەزارەتی دارایی عێراق بەنیازە پارەی ڕادەستکراوی داهاتی ناوخۆ وەک قەرز لەسەر هەرێم هەژمار بکرێت و دەیەوێت ئەو قەرزە لە پشکی بودجەی هەرێم ببڕێت. بەڵام هەوڵەکان بۆ جۆران کە قەرزەکە بخرێتە ساڵی داهاتوو تا گرفتی تر بۆ موچەی مانگی 11 و 12 هەرێم دروست نەبێت.